جارێکی تر سڵاوتان لێ بێت هەتا دێت بەفربارین لە دۆڵی سماقوڵی زیاتر دەبێت وەکو دەیبینن بە دەیان و سەدان ئۆتۆمبیل لەو ڕێگایە گیریان خواردووە شۆفێران و ئەو خەڵکەی لە زیارەت لایەن داوا لە هاتووشێ هەولێر دەکەن بەهانانەوە بێت و هەرچۆنێک بێت ڕێگاخان بۆ پاک بکەنەوە بۆ بتوانن ئەم شەو بە سەلامەتی بگەڕنەوە. ئەو ڕێگای من لێ ئێستا بزبت زیارەتە سایدێکی دڕاتەوە بۆ چیای سەفین بەشێکی تری سایدەخەشی ئیدارەی ڕاپەڕین بە هەولێر دەبەستێتەوە و لە پشتی منیشەوە بەنداوی گۆمەسپان هەیە بە هەمان شێوە لەوێش ڕێگاکە پەچی کەوتووە و بەپێی ئەو شایەت حاڵانەی کە بۆ منیان باس کردووە لە دیوی گۆمەسپان لە پێشەوە بگەیتە ڕێگا نوێیەکە چەندین ئۆتۆمبیل لەوێ بەیەکیاندا داوە لە ئێستاشدا دەیان ئۆتۆمبیل وەک دەبینرێت لە هەردوو سایدەخە گیریان خواردووە و عاتڵ بوون بەفربارینیش هەر بەردەوامە و هەتا دێت زیاتر دەبێت. ئەوەی پێویستە ئێستا هاتووشێی هەولێر یاخود لایەنە پەیوەندیدارەکان بێن بەهانەیەم خەڵکەوە بتوانن ڕێگاکان بۆ پاک بکەنەوە بۆ ئەوی ئەم شەو لێرە نەمێننەوە بە تایبەتیش کە ئێستا جگەرەوەی کە بەفربارین بەردەوامە کەشەکە کەشێکی زۆر سایردا پلەکانی گەرما 3 بۆ 4 پلە لەژێر 0 سیلیزین لە خوات پلەی سیلیزینە بەهۆی سەرماوە یاخود بەهۆی بەفرەکەوە زۆر باشی ناتوانم قسەش بکەم. ئەوە دیمەنەخانم کە دەیبینن دەیان ئۆتۆمبیل لەو ڕێگادا پەشیان کەوتووە و خێزانیان لەگەڵا ژنیان لەگەڵا ماڵ و منداڵیان لەگەڵا هیچ چار و حەلێکیشیان نییە تەنیاوەیە کە لەناو ئۆتۆمبیلەکانیاندان و چاوەڕە دەکەن لایەنە پەیوەندیدارەکان بێن بەهانەیانەوە.